پاشەوە ئینتخابی هەرێمی کوردستانمان بە شێوازێکی سەرکەوت و تێپەڕان لە ئێستادا کۆمیسیۆن ئامادەکاری دەکات بۆ ئینتخابی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە قەرار وایە لە مانگی دەی ساڵی ئایندە ساڵی 2025 ئەنجام بدرێت. لێرەدا کۆمیسیۆن دەستی بە ئامادەکاری کردووە لە مەرحەلەی فترەی تەحدیث بایۆمەتریە واتە تۆماری بایۆمەتری بۆ ئەو دەنگدرانەی تا ئێستا کارتی دەنگدانیان نییە واتە ناتوانن بەشداری انتخابی داهاتوو بکەن بۆیە پێویستە بێن سەردانمان بکەن و کارتیان بۆ دەربێنین لە هەمان کاتە مامەڵەی مەفقودات دەکرێت واتە ئەوانەی کارتی دەنگدانیان ون کردووە بە هەر شێوازێک کەبێت ئەوانیش دەتوانن سەردانمان بکەن. لە هەمووی گرنگتر ئەوەیە کێشەی ئیعادە بەسمە خۆتان دەزانن ئێمە لە انتخابی ڕابردوو کێشەیەکی گەورە بوو کە بەروکمانی گرتبوو و بەرەوشی هەر چوار محافزەی کوردستانی گرتبوو نەکەر ئێمە بۆیە لێرە ئێستا دەرفەتێک کاتیتە پێش دەتوانن ئەوانە بێن خۆیان تۆمار بکەنەوە جارێشت کە پەنجەمۆریان وەربگرینەوە بۆ ئەوی داخلی کارتیان بکەن بتوانن لە انتخابی داهاتوو بەشدار بن و گرفتی ڕابردویان بۆ دروست نەبێت. طبعا لە سنووری بنکەی ئێمە بنکەی کۆمیسیۆنی سیدەکان 2100 کەس کێشەی پەنجەمۆری هەبوو بەڵام ئێمە توانیمان بەشێک وەربگرینەوە پێش انتخابی هەرێمی کوردستان تا ئێستا 1465 کەس تا ئەم دقا ئەو کێشەی هەیە. یعنی ئەگەر بێت و سەردانمان نەکە ئەو ڕێژە دەنگدەرە بێگومان دەبێتە هۆی گرفتێک دیسان بەروکمان ئەگریتەوە و ناتوانن دەنگ بدەن هەروەها کاریگەری تەواوی بەسەر دەنگدانی ئەم سنوورە دەبێت. خۆی لە هەموو چینەکان دەبینیتەوە گەنجی تێدایە بە ساڵات چووی تێدایە هۆکارەکەشی ئەوەیە کە بەشێکیان لەوانەیە بەهۆی ڕێژی تەمەنەوە بیت و بەشێکیان نەخۆشی جلدیان هەیە و بەشێکیان لە کاتی تۆماری بایۆمەتری کە سەرەتا خۆی تۆمار کردو پەنجەمۆری بەداخەوە وەرنەژیرایە هەر بۆ شێوازە عەبرکرایە تێپەڕیە بەگشتی هۆکارەکان ئەمانن. بە دەرفەت ئەزانم لە ڕێگای زاری کرمانجیەوە داوا لە هاوڵاتیانی خۆمان دەکەن دەنگدەرانی خۆمان دەکەن ئەوانەی ئەو گرفتیان هەبوو ئەو کێشیان هەبوو کە سەردانمان بکەن و کێشەی پەنجەمۆری خۆیان چارەسەر بکەن چونکە هەڵبژارنی داهاتوو هەڵبژارنیشی چارە نووسازە هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە دووری قەزای سیدەکان 200 کارمەندمان توانیان خولی شەشەمی انتخابی پەرلەمانی هەرێمی کوردستان بڕێوە ببەن بە سەرکەوتوانە دەستخۆشیان لە یەکەم خەمخۆری کارەکانیان بوون کە دابش ببوونە سەر 7 مرکزی دەنگدان و 26 وێزگەی دەنگدان. بۆ مۆزوعی پارەکە بەداخەوە تا ئێستا پارەکە دابش نەکرایە بەڵام بەپێی ئەو بەدووادا چوونەی کە خۆم کردیتم لە ساڵی ئایندە واتە پاش سەری ساڵ کەوتوتە پاش سەری ساڵ پارەکە دابش ئەکرێت لە ڕێگەی نووسینگەی بانقەکانەوە کە بە خۆشحاڵیەوە دەتوانن لە نووسینگەی بانقی سیدەکان لێرە پارەکە سەحب بکەن ئەو کاتی کە پارەکە دابەزی.